ساڵی 2012 تۆمەتبارێک هەستا بە کوشتنی هاوڵاتیەک لە تاسڵوجە دوێنێ بنکەی پۆلیسی تاسڵوجە توانیانە تۆمەتبارە دەزیرکەن دەستی ژیراوە بەسەر کلاشکۆف و دەمانچەیە کە بەو تۆمەتبارە بووە دیارە دوای کۆکردنەوەی زانیاری لەسەر تۆمەتبارە کە خۆی شار بۆ چەند ساڵێکە کە هاتی بۆ شاری سلێمانی هێزەکانی پۆلیسی تاسڵوجە توانیان دەزیری بکەن و لە ئێستادا بەندە بڕای دادوەر و وەگوتیشم دەزیراوە سەر کلاشکۆف و دەمانچەکە کە بەخۆی بووە لە 26 مانگ دیارە ئەفسەرێک بە پلەی نەقیب لە لیوای سێی بەرگری و فریاکەوتن لەلایەن تۆمەتبارێکەوە تەقەی لێکرا بەداخەوە تا گەیاندنی بۆ نەخۆشخانە گیانی لەدەستدا تۆمەتبارەکە بەرەو سلێمانی هەڵاتی بوو دیارە ئەو بەشە و بنکەکانی سەر بەو بەشە توانیان ئەو تۆمەتبارە بدۆزنەوە کە لە شاری سلێمانی هاتبوو بەرەو شاری سلێمانی و دەزیری بکەن لە ئێستادا ئەو تۆمەتبارە بەندە و لێکۆڵێنەوەی لەگەڵ ئەنجامە بدێ هێزەکانی بەشی پۆلیسی پێنجوێن لەم ماوەی مانگی ڕەمەزانەدا 7 تۆمەتباریان دەزیر کردووە کە بە مادەی جۆراوجۆر داواکراون و لە دادگاکانەوە داواکراو بوون سەرجەمیان ڕوبەڕووی دادگاکراونەوە ئێستا بەندن بە بڕای دادوەر تۆمەتبارێک تر کە 7 گرام مادەی کریستاڵی پێوە مادەی هۆشبەری پێبووە دیارە چاودێری کراوە لەلایەن بنکەی پۆلیسی سەرا و بنکەی پۆلیس تەشنارەوە ئەو تۆمەتبارە بە مادەکەەوە دەزیر کراوە دوو ئافرەت لە ناو بازار کە 20,000 دۆلاریان دزیوە دیارە هێزەکانی پۆلیسی نێشتنی تاوان توانیوانە بیان دۆزنەوە لە ئێستادا بەندن بە بڕیاری دادوەر